جوانترین سڵاتان لەبێ خۆشەویستانم کاتستان باش. ئەم بەیانیاش لە ئەکتوێلی ئەمڕۆدا پێتان شاد بووینەوە بۆ قسەکردن لەسەر بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ و شرۆڤەکردنیان. سەرەتا دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ کۆمەڵەی ڕاوێژکاری چالاکانی مەدەنی یارسان لە نامێکی هەشتخاڵیدا نەڕەزایەتی خۆیانیان لەبارەی گوشارەکانی ڕژێمی ئێران و پشتگوێخستنی داواکاری کۆمەلگای یارسان ئاراستەی سەرۆکۆمار حەسەن ڕۆحانی کردووە. لە نامەکەی کۆمەڵەی ڕاوێژکاری چالاکانی یارساندا ئاماژە بە گوشارەکانی دەوڵەت لەسەر کۆمەڵگای یاریەکان دەکات و دەڵێت لەم چەند ساڵەی دواییەدا کۆمەڵگای یارسان لەژێر سیاسەتەکانی گۆشەگیرکردن هەڕەشە و جیاکاری ڕوبەڕووی گوشار بوونەتەوە. ئێمە وەک ژمارەیە کەسانی یاری لە دژی خۆسووتاندنی سێ جوانی یارسانی لە کرماشان ناڕەزایەتیمان نیشاندا بوو. لە ساڵی 1392 هەتاییەوە هەوڵدانەکانمان لە دەوڵەتەکەی ڕۆحانی بێوەڵام ماوەتەوە. تا ئێستا لە ئەنجامی سیاسەتەکانی جیاکاری هەزاران جوانی یاری شوێن و واری خۆیان بەجێهێشتووە. کۆمەلگای ڕاوێژکاری چالاکانی مەدەنی یارسان لە نامەکەیاندا ئەم چەند خاڵ و پێشنیارە ئاراستەی سەرۆکۆمار حەسەن ڕۆحانی دەکەن. دانپێدانان و بەجێکردنی ئاینی یاری ئەهل حەق لە یاسای بنەڕەتی ئێراندا بە پەلەی یاسای هەڵبژارنەکان بۆ یارسانیەکان ڕاستکردنەوەی بۆ بکرێت. ئەو بەڵێنانەی کە لە کاتی هاتنە سەرکاری حەسەن ڕۆحانی بە یاریەکان دراوە کە سەبارەت بە نەبوونی جیاوازی بۆ دامەزراندنیان بە زووترین کات کارا بکرێت. بەیانیەی دەمادەیی هەڵبژارنەکان سەبارەت بە پێکاتە ئاینیەکان دروست بکرێت و مافی پێکاتەکان لە چوارچێوەی ئەمنی لا ببرێت و وەک بابەتێکی یاسایی و سیاسی و فەرهەنگی باسی لەسەر بکرێت. هەروەها ڕاوێژکارانی سەرۆکۆمار لەو بابەتەدا کەسانی پسپۆڕ و شارەزاد دەستنیشان بکەن و کاری بۆ بکەن. ئەو ناوچانەی کە یارسانیەکان تێدا نیشتەجێن لە پارێزگای کرماشان لە ئەنجامی شەڕی 8 ساڵەی عێراق و ئێران پەراوێز خراون دەبێت کار بۆ بوژانەوەیان بکرێت. لە کۆتاییدا کۆمەڵگەی ڕاوێژکاری چالاکانی مەدەنی یارسان داوای دیدار لەگەڵ نوێنەرانی سەرۆکۆماری ئێران بۆ چارەسەری گرفتەکان دەکەن. بەڵێبەرێزان لەسەر ئەم بابەتە بە پێویستمانزانی لەگەڵ بەڕێز بەشیر ئەمیرخانی چالاکی سیاسی کە لە ڕێگای سکایپ و لەگەڵمان دەبێت گفتوگۆ بکەین. بەڕێز بەشیر سڵاوت لێبێت و بەیانیت باش. سەرەتا دەمەوێت بپرسم کۆمەڵەی چالاکانی مەدەنی یارسانەکان لە نامێکی هەشتخاڵیدا کە باس لە پشتگوێخستن و ناڕەزایەتیەکانی یارسانەکان دەکات نامەیەکیان ئاراستەی حەسەن ڕۆحانی کردو. پێتان وایە وەڵام وەردەگرنەوە؟ رجو هرمد رأي وراء تماشا وانيل عزيز تاعن فرم ممنون لي درفتك كداينه من بتواني لسري بابته فرات خسر كي من فكر كام ورجيها بتوام ولام فرسيارة كتبهم وك آية جواب الدن ويانا يارسانا كان لتويل 38 سال هاتن الشوم الجمهوري الإسلامي وإيران هزاران داواکاری رژیمە کردنە یا ئەوڵین داواکارینە کە چالەگوانی مەدەنی یارسان داواکەن لە ڕوحانی ڕا پێداچوونەوە یا ڕا ئەوەی کە بتوای ماوی یارسانەکان و ڕسمیت بناسن. متاسفانە دنیاکەوەی جرەوە پێاتێ یارسانەکان بینەسە بێگانە و ئەوانش بینەسە خاوەن ماڵ و ئیسە باید خاوەن ماڵ دەست درێژ بکەی و داوای گیایی لە بێگانە بکەی ناو مەملەکەت خۆیە. مشکل مردمی یارسان، مشکل جامعه یارسان، مشکل آیین یاری وگرد ریاست جمهوریه نیه، وگرد مقام یا اداره کانیه. مشکل مردمی یارسان و آیین یاری ها وگرد قانون اساسی جمهوری اسلامیه. متاسفانه لطول 38 سال جمهوری اسلامی مردمی یارسان تحت شدیدترین ظلم بینه لبار عقاید و لبار استخدام ارا ادارات و لبار گزینش و لهر بارک وقت تماشا بکی مردم یارسان تنیا اقلیتکن از جمله بهاییکان تنیا اقلیتکن لإیران ظلم مضاعف و پیان کردید و باورم ای نامه که ارا روحانی نویسیات طبق پیگیری که من کردم لی مدتا نسبت و فعالیت چالگوانی یارسان و سیاست روحانی ل 4 سال گذشته بگمان هیچ بجواو مینیت و اگر لفکر ما نشد 4 سال ورین روحانی قول دا که مسئله اقلیتیه
ئاینی مەسئلەی ئەقەلیەتیان وە خۆڵخۆیان قەومی یان ملی هەڵبکەی و کەسێک کردە مشاورخۆی لەی رابطە ئەویش ئەلی یونسی وە باوەڕن پەستەرین مقام جمهوری ئیسلامی لەتوێ دەوران انقلابا بیە و خود ڕوحانیش کەمتر لەوە نیە ڕوحانی ڕاستە من باوەڕ دێرم یاسانەکان پشتیوانیە لێکردن لە انتخاباتەوە چارێک تریژ نەیاشتن کە لە مقابل ڕئیسی بان پشتیوانی لە ڕوحانی بکەن وەلی من باوەڕ نێرم کە ڕوحانی جواوێک ممکنە جواوێکی فۆرمالیتە بێ وەلی تا قانون ئەساسی جمهوری ئیسلامی ئیسڵانەوت بێگومان نە ڕوحانی دەسەڵاتدارێ لێ رابطەیە و نە مقاماتێک تریش لە ڕژیم ئیە قانون ئەساسی جمهوری ئیسلامیە باید یارسانەکان فشار بارن ئەقەلیەتە لە ئاینی ملی از جمله یارسانەکان فشار بارن کە قانون ئەساسی جمهوری ئیسلامی ئیسڵا بوت کە بتوانن یارسانەکان خۆیان لە چوارچوو قانون ئەساسی وڵات ئێران ئاماژەت بۆ دەکەن کە یاسای یارسانەکان بە پەلە ڕاستکردنەوەی بۆ بکرێت هۆکار چییە؟ چ کێشەیەک لەو یاسایەدا هەیە؟ یاسایەکە کە مەبنای سیستم وڵایەتفەقی نووسیان دروستکردیاز و شیعەی ئەسناعەشاری لە ناو قانون ئەساسی جمهوری ئیسلامی و یارسانەکان نەتەنیاوە لە ناو قانون ئەساسی جمهوری ئیسلامی حەقیان و ڕەسمیەت نەناسیاز بەڵکە تا بەها سەدان بار لە زوانە مقامات ڕیز و دروستی جمهوری ئیسلامی و شرک و کافر ناویان بردن ئەتۆ خود خامنەیی سوال شەرعی لە لێکەن کە یا عەلاقەکان چه ئەنوانی بە مامەڵەوە گەردیانە بکەی من ئایا یانە چنە خانەی کوفر چنە خانەی شرک مسلمانن چەند قەتئەن یانە کافرن و هەر کەس وە گەردیانە دادوسەدەت و معامەڵە بکەی معاشرەت بکەی قەتئەن کافر محسوب بوو تو وقتی لە زوان ڕەهبەرەکەی و ڕەهبەر وڵاتێکە و ناو جمهوری ئیسلامی نسبەت بە جامعەکەت ئێژنەفی بێگومان دی ڕوحانی و ئەمساڵ ڕوحانی کەفنە پایینتر لە ئەو ئەساس ئێستا کە قانون ئەساسی جمهوری ئیسلامی ئیسڵا بکرێت و من باوەڕ دێرم لەی وەزیەتە جمهوری ئیسلامی حاضر نییەکەی قانون ئیسڵا بکرێت. زۆر باشە بەڕێز بەشیر ئێوە لە خاڵێکی ترە ئاماژە بۆ دەکەن کە حکوومەتی ئێران لە کاتی هەڵبژاردنەکاندا بۆ نێشتنی جیاوازی و گوشارەکان هەوڵ بدات کەسانی شیا و هەڵبژێرێت بۆ مەگەر ئێوە یاخود کەسانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران نین کە دەنگ دەدەن لەسەر هەڵبژاردنەکان و کەسانی شیا و هەڵدەبژێرن؟ منظور ریاست جمهوری ئیسلامیە یا دقیقاً متوجه سوالەکەت نەویم کەمە دەنگ بێم کەسانی شیا و پۆکی هەڵبژێرن بۆ یارسانەکان بزان یارسانەکان من نازانم منزور لێرە چەسک کەس شیا و لە کوڵە هەڵبژێت یارسانەکانیان دابش بینە سەر دو قطب داخل کشور و قطب خارج کشور بێگومان ئەوانە کە لە خارج کشورن لەخە تەشکیلاتێک دێن فعالیەتکەن ئەوانەیەکیش داخل کشورن تێدادێک و ناو چالەوانەی مەدەنی یارسان کاغای سیاوەش هەیاتی سخانگویانە دێن فعالیەتکەن من دەستخۆشی لیان کەم فعالن و ڕەهبەران ئاینی یارسانیش بێگومان لێ رابطەیە تالان چەندین بار وەگەر ڕوحانیە ملاقاتکردنە وەگەر یونوسیە ملاقاتکردنە وەگەر ئوستاندار کرماشارە ملاقاتکردنە و نەتیجە نەڕەسینە و بێگومانێک وە نەتیجە ناڕەسێت چی جمهوری ئیسلامی بەرمەبنایە سیستم وڵایەتفەقی بەناکریاز و قانونەکەی نووسیاز و من فرە بەئی دوێنم کە بتوانن یارسانەکان بتوانن لە ئی قانون ئەساسی جمهوری ئیسلامیە خۆیان جیان بکەنوە یعنی منزور مەسە کە جیان بکەنوە. زۆر باشە بەڕێز بەشیر لە ماوەی ڕابردوودا سێ جوان لە ناو یارسانەکان خۆیان سووتاند و هەروەها لە ئێستادا جوانان شوێن و واری خۆیان بەجێ دەێڵن وەک لە بەیاننامەکە و نامەکەدا باسێوە لێوەکراوە. هۆکار چییە جوانان خۆیان دەستێن و وایان لێ هاتووە شوێن و واری خۆیان جێبهێڵن؟ من بار نەچمە و قاڵبە کە خۆمانین لە ئەوروپا و دی تەوسیە نەکەم کەستر باید یعنی وشن خۆیان لەجێ ڕاها دانیشتنە و 100% ئەو قسە ڕاستە بەڵام جێ تەعسوبەتی مە خاک و وڵات و جێ ئابا و ئەجداد خۆمانە ڕا کەسانێک بێگانەن و خاکەکە جمهوری ئیسلامی چۆڵ بکەین متاسفانە ڕاستە تات شەریترین شرایط زۆڵم قەرارگرتنە و
لی ئاخرا 3 نەفەر خۆی ئاگردا لە ساڵان وەرین چەندی نەفەر لە دەر مەجلس شەورای وەناو ئیسلامی خۆی ئاگردا لە دەر ئوستانداری کرماشان خۆیان ئاگردان یارسانەکان ناتوان خۆیان بکەنە بۆم بچن دیگەران خۆیان بتەقنەوە دیگەران بکوژن جەستەی خۆیان دەنە وەر ئاگر و جەستەی خۆیان و ئاگرێکە لە جەستەی خۆیان وەردە ناڕەزایەتی دەربڕن ئیە فکرکەم لە تاریخ هیچ ملەتێکا هیچ ئەقەلیەتێکا هیچ باوەڕێکا نییە کە تو خۆت زڵم لە جەسەی خۆت بکەی ئاگر لە جەسەی خۆت بێ و خاتر دیگەران دەنگت بژنەبن بەڵکە گروهی سازمانیە ئاینیەلێک تر دیمنە ئەز جملە ئەلان خود ئیسلام چن بم بەسنە خۆیان وە ژن مناڵ کوشن و قەڵ خۆیان ڕایەت دەنگ خۆیان بڕاستنە دیگەران وەلی ئیما ئاگر لە جەسەی خۆمان حاضر نییە و خاتر ئازادی و خاتر باوەڕ و خاتر ئەوەی کە بتوانین دەستباری کوچکترین زۆڵم کوچکترین زەربە و دیگەران بڕاستیم باوکە حاضریم زەربە بێم لە یەک باوەڕ ئاینی یاریە یە باوەڕ ئاین جامعە یارسانە کە حاضریم جەسەی خۆمان زەربە ببینێ جەسەی خۆمان بسوزێ وەلی دیگەران زەربە نەبینن دیگەران لەبەی نەچن دیگەران نەسوزیان فقط کۆمەڵگای ناودەوڵەتی و کۆمەڵگای داخل وڵاتیچ متاسفانە خود ئۆپۆزیسیۆن و ئەسڵان ڕۆژان فکریش لە کۆمەڵگای یارسان بێخەوەرن گوشیان خستنەوە حاضر نیان دەنگیان بژنەفەنیمە با فرەگیرەی لە جمهوری ئیسلامی نەکەی من تۆ بچوو مدرنترین ئۆپۆزیسیۆن ئەز جملە کورد و تازە ئۆپۆزیسیۆن کورد 10 ساڵێکە 15 ساڵێکە وەگەر جامعە یارسانە ئاشنابینە متاسفانە ئەوانە دێ وەزیەتە بێخەوەرن زۆر باشە کۆمەڵی چالاکانی مەدەنی یارسانەکان لە ئێستادا داوای دیدار لەگەڵ نوێنەرانی حەسەن ڕۆحانی دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان پێتان وایە ئەوان وەڵام دەردەبن و کێشەکان چارەسەر دەکرێت بە چاوپێکەوتن لەگەڵیانە بزان با من وەسەراحەت بشم لێرە ئاغای ئەمین ئەباسی کە عضو چالاکوانێن مەدەنی یارسانە ڕئیس ستاد انتخاباتی ڕۆحانی بی لە کرماشان خوي رئيس ستاد انتخابات الروحاني من بزان بازي هنا والراسي انسان ساقط حالي بو من شخصا راغي امين اباسي جسام كتو جواب اوتا تشبيم دم خود ديراني حاضر ني الروحاني با وقت حسابك لكن ماشان داوي ملاقات للروحاني كدين دم خود عن ديراني وقت داغي حياتي او بلاي تربانه كناوي لفكر مشيا حاضر ني با وقت انا حسابك ايسا بيتس رئيس ستاد انتخابات روحاني لكرماشان اي بازيه له يكم ساخته من امدوارم كتغييرات وسر مقامات وسر قانون اساسي وسر كسالك روحانيه للجمهوريه الاسلاميه بايد ونتيجه برسم كدي ظلم كدي كشتن كدي برن كدي اعدام چارەسەر راها مردم ملتي ناو ايران ايني ناو ايران دوز ديرن له ولاتي ازاده بجين برسنا او باورك للعراق لسوريا لليبيا لليمن ولا ولاتي لك اي بلاوه سريان هاد درس بگرن كچاره اواني لوانا خاسرنيه ومردم يارستانج بتوان ورفا واسايش لولات خوان بجيان امدوارم كروحاني بتواني جواب اي نامه بيت وباور دينم اگر جواب بين نتيجه بخشنيه بەڵێ بەڕێز بەشیر ئەمیرخانی چالاکی سیاسی سپاس دەکەین کە ئەم بەیانیە شرۆڤەی بابەتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانت بۆ کردین مەمنونە ڕای وە ماڵتەناوە دووبارە سپاس بەڵێ بەرەزانە چینە تەوەرێکی تر لە باشووری کوردستان دژی سکاڵەکانی دانەغاز و گرێبەستە ناشەفافەکانی حکوومەتی هەرێم کۆمەڵێک ڕێکخرا و گردبوونەوەیەکیان لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەنجامدا و داوایان کرد کە لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستان بێدەنگ نەبن پەرلەمانتارانیش دەڵێن حکوومەتی هەرێم دژی سلێمانی کار دەکات ئەمڕۆ بەشێک لە چالاکوانان و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە بەردەم نووسینگەی پەرلەمانی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی دژی گرێبەست و مامەڵەی نێوان داناغاز و حکوومەتی هەرێمی کوردستان گربوونەوەیکیان ئەنجامدا و تێیدا لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا بەیاننامەیەکیان خوێندەوە بەیاننامەکە لەلایەنی یاسین عەبدوڵڵاوە خوێنرایەوە کە تێیدا هاتبوو لە بەرامبەر ئەو هەموو ملیار دۆلارەدا کە حکوومەتی هەرێم دەیدۆڕێنێت بە کۆمپانیەک داناغاز داوا دەکەین کە حکوومەت و لایەنە فەرمیەکانی هەرێمی کوردستان ڕوونکردنەوە بدەن بە خەڵکی کوردستان هەروەها پێویستە کە پەرلەمان کارا بکرێتەوە هەتا ئەو گرێبەستە نەوتیانی کە هەیە لە بەردەم نوێنەرانی خەڵکدا تاوتوێ بکرێت و چیتر ناشەفافی درێژە نەکێشێت لە کۆتایی بەیاننامەکەدا هاتبوو
کە هاوڵاتیانیش نابێت بێدەنگ ببن لە بەفیڕۆدانی قوتی خۆیان و نەوەکانیان. دواتر سۆران عومەر پەرلەمانتاری هەرێم و سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی هەرێمی کوردستان قسەی کردووتی ئەو گرێبەستانە لای پەرلەمانی کوردستان ئاشکرا نەکرا و پەرلەمان ئاگاداری ئەو گرێبەستانە نییە. کەیسی داناغاز کەیسێکی گەورەی مەترسیدارە کە پێویستە هەموو لایەک هەڵوێستیان هەبێت لەسەری. داناغاز هەتا ئێستا ئەوەی کە حکوومەتی هەرێم دەڵێ بڕیارەکە پلەی کۆتایی وەرنەگرتووە تەنها ئەوەندەیە کە ئیجباری عێراق و هەرێمی کوردستان لە ڕێی ئەنجومەنی ئاسایشەوە بەم بڕیارەی لەندەن نەبراوە بۆ ئەنجومەنی ئاسایش بۆ ئەوەی پارەکە لە فرۆشی نەوتی هەرێم دەستی بەسەرا بگیرێ. داناغاز تا ئێستا بۆیە ئەمەی نەکردووە، ئامادەی ڕێکەوتنە، ئامادەی پێداچوونەوەیە بە گرێبەستە خراپەکەی کە حکوومەتی هەرێم کردوێتی، بەڵام حکوومەتی هەرێم ئامادە نییە نە پێداچوونەوە بکە نە ڕێکەوتنی نوێ بکە. ئێمە دەپرسین لە پایچی ئەم هەموو پارە و زیانە گەورە دێنە سەر هەرێم. بەڵێبەرزان بۆ شرۆڤەکردنی زیاتری ئەم بابەتە لەگەڵ بەڕێز شێرکۆ جەودەت پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی گفتوگۆ دەکەین. سڵاوت لێبێت و بەیانیت باش بەڕێز شێرکۆ. سڵاوتان لێبێ بەیانیتان باش، زۆر سپاس. بەڕێز شێرکۆ هۆکار چی بوو دوێنێ کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی هەرێمی کوردستان کۆبوونەوە؟ بڵێ بەناوی خوای گەورە میهرەبان، بێگومان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە و بەرامبەر ئەو قەیرانە گەورە ئابووریەی کە بەڕۆڵی هەرێمی کوردستان بۆتەوە بە تایبەتی کێشەی داناغاز کە کێشەیەکە درێژخایەنە و عەقدێکی 25 ساڵەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای داناغاز کە بە هەر هۆکارێکەوە بێ وای لێ هاتووە کە ئەو سێکتەرە کە سێکتەری گازی سروشتیە پەت خراوە لە هەرێمی کوردستان کە هیچی کەمتر نییە لە ڕووی داهاتەوە ئەگەر وەبەرهێنانی دروستی تیا بکرێ لە داهاتی نەوت بە تایبەتی کاتێک کە ئابووری هەرێمی کوردستان لە قەیرانێکی جددیایە و دۆخی هاونیشتیمانیان و ژیانی هاونیشتیمانیان بەڕۆڵی مەترسی جددی بۆتەوە بەرەنجامی ئەو هەڵە استراتیژیانەی کە لە ئیدارەی مەلەفی نەوت و گاز و لە ئابووری هەرێمی کوردستان ڕووی داوە. ئەمە وای کردووە کە ئەوەی کە وجدانی هەبێ، ئەوەی کە تینی تیاما بێ لە هەرێمی کوردستانە هەڵوێستی خۆی بنوێنێ و بەشێک لەوانە بێگومان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. زۆر باشە، باسەوە دەکرێت کە ئەم جارە کەیسی دانەغاز مەترسیدارە. پێتان وایە مەترسیەکەی لە چیدایە؟ خۆ ئەمە یەکەم جار نییە حکوومەتی هەرێمی کوردستان کەیسی لەو جۆرە بە کۆمپانیای دانەغاز دەدۆڕێنێت. بێگومان مەترسیەکەی گەورەیە لەبەرەوەی کە ئەو چێلگەیی کە لەژێر دەستی داناغازدا بە گرێبەستەکە چێلگەی کۆرمۆڕ و بەشێک لە چەمچەماڵ ئەوە ڕێژەی سەرو لە 180 گازی سروشتی هەرێمی کوردستان ئەگرێتەوە و ئەوە سەرۆتێکی گەورەیە کە ئێستا پەت خراوە بەهۆی جێبەجێکردنی بڕگەکانی ئەو گرێبەستە لەلایەن هەردوو لاوە و ئەو پەتخستنە زیانی گەورەی بە داهات و بە قوتی خەڵک گەیاندووە. هەموو باشە زانین کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕۆبعە موچە ئەدرێ و 5 مانگی ڕابردووش نەدراوە و خەڵک لە ئەزمەیەکی ژیاری گەورەیە. ئەم جۆرە هەڵانە کە 2 ملیار دۆلاری پێ دۆڕاندووە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەری هەیە پارەی زۆری تریشی پێ بدۆڕێنێ کە هیوادارین وانە بێ، ئەوە بێگومان کارەساتە ئەگەر ڕووبدا، چونکە دۆخی هەرێمی کوردستان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان 30 ملیار دۆلار قەرزارە دەرەنجامی حەجز و کەڵەکەبوونی ساڵانی ڕابردوو و دەرەنجامی وابەستەبوون بە بڕیاری نایاسایی پاشەکەوتی موچە کە ئەوە مانگانە زیاتر لە 300 ملیۆن دۆلار حقوقی موچەخۆران ئەکەوێتە لای حکوومەت کە تەنها لە ساڵی ڕابردووە زیاتر لە 3 ملیار و 600 ملیۆن دۆلار قەرزاری موچەخۆرانێتی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە بێ لە ئەستەحقاقاتی کۆمپانیاکان چەندە تەسیر لە بژێوی خەڵک دەکات بە تایبەتی ئەم ساڵ قەیرانی داهاتبوو بۆ ساڵی داهاتووتر؟ بێگومان مەسەلەی شەفافیەت و مەسەلەی لێپرسینەوە و ناسەروەری یاسا لە هەرێمی کوردستانە ئەوانە قەیرانی جددین، یعنی بنەماکانی حکومڕانی
لە هەرێمی کوردستانە کار ناکەن پەرلەمان پەک خراوە سەروەری یاسا بەدی ناکرێ بە پێی پێویست و ئەوەی کە هێز و پارەی بەدەستەوەیە ئەو بڕیار ئەدا ئەو حکم ئەکا لە ئیترایە لە مؤسساتە لە دەوری مؤسساتە شەرعیەکانەوە طبعاً ئەمە وای کردووە کە قەرارەکان هەڵەی گەورەی تێدا بێ و ڕاستەوخۆ زەرر لە ژیانی هاونیشتیمانیان بدا و دۆخی نەک هەر دارایی و ئابووری دۆخی سایکۆلۆجی ئەمنی کۆمەڵگە و ئەمنی مجتەمع و سۆشەڵ و استقراری ینی ژیان لە هەرێمی کوردستانە لە بنا هەڵپەچیوە کە خەڵک کەس بەنا ئارامێکی زۆر ئەکا حەز بە بێئومێدیشی زۆر ئەکا کە بەداخەوە ئەوە دەرەنجامی ئەو هەڵانەیە کە کراوە لە ڕابردووە و ئێستش ئاقاری چارەسەرکردنەکان ئاراستەی چارەسەرکردنەکان ئەوە تا تەماشاکەین ئەچن بۆ وڵاتێکی وەکو رووسیا نوێنەری دوو حزبی سەرەکی لە ناو ئەنجومەنی وەزیران بەبێ پەرلەمان بەبێ گەڕانەوە بۆ مەرجعیەتی پەرلەمانی بەبێ گەڕانەوە بۆ لێپرسینەوە بۆ تەدقیق و بۆ ڕقابە و ئاوا سەربەخۆ خۆیان دەچن ئیتفاقیاتی استراتیژیاتەکەن لەگەڵ تورکیا بۆ 50 ساڵ ئیتفاقیاتەکەن لەگەڵ رووسیا ئەوە داوایان کردووە کە و بەرهێنانی ڕۆسی بێتە ناو هەرێمی کوردستان زیاتر و چەندین شتی استراتیژی تر کە پێگومان ئەم اتفاقیاتە استراتیژیە ئابووریانە دەرهاویشتەی سیاسی و دەرهاویشتەی ئەمنی و دەرهاویشتەی عسکەریشی لێ ئەکەوێتەوە کە ئەوانە هەمووی بەبێ ڕقابە و بەبێ چاودێری پەرلەمانی و لە دۆخێکا ئەکرێ وەکراوە کە پەرلەمان پەکراوە. زۆر باشە خەڵک داوا دەکات لە ئێستادا پەرلەمان کارا بکرێتەوە بۆ ئەوەی تر ناشەفافی لە داهاتەکانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقدان نەمێنێ. پێتان وایە بە کاراکردنەوەی پەرلەمان حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە ناشەفافی یاخود شەفافانە کارەکانی ئەنجام بدات؟ کاراکردنەوەی پەرلەمان بەندە بە کاراکردنەوەی دەسەڵاتی پەرلەمانی بەندە بە پێڕەوکردنی دەسەڵاتی پەرلەمانی لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی هێز و دەسەڵاتی پارەیە نەک دەسەڵاتی شەرعیەت لەبەر ئەوە مؤسسەی یا بڵێ کۆڵەکەیەک لە کۆڵەکانی حکومڕانی کە مؤسسەی تەشریع و ڕقابەیە کە پەرلەمان پەکراوە حکوومەت کە کۆڵەکەیکی تری حکومڕانی و جیهادی تەنفیزی ئەو لەو دۆخەش ڕۆژاوەدایە قەزا و دادوەری کە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان سەروەری یاسانە هاتۆتە دیبەکەی پێویست ئەمە پێمانەڵێت کە سێ کۆڵەکەکەی حکومڕانی لە هەرێمی کوردستانە لە دۆخێکی زۆر شڵەژاوە دەژین بۆیە کاراکردنەوەی پەرلەمان تەنها لەبەرەوەی کە ناوی پەرلەمانەوە ئەبێ هەبێ بۆ شەرعیەتدان بە دۆخی نەخوازراوی حکومڕانی بۆ شەرعیەتدان بە گەندەڵی بۆ شەرعیەتدان یا بۆ لێ نەپرسینەوە لە کەمتەرخەمەکان لە گەندەڵەکان لەوانەیە کەکەی سیاساییان بەسەرا ساغ بۆتەوە بۆ ڕاستنەکردنەوەی هەڵەکان ئەوە کاراکردنەوەی پەرلەمانی پێ ناوترێ ئەبێ کاراکردنەوەی بنەماکانی حکومڕانی دروست پشتیوانی لێ بکرێ دەسەڵاتی لێپرسی و محاسبە و سزادان پشتیوانی لێ بکرێ دەسەڵاتی چاودێری و یعنی معقول نییە لەوەتی پەرلەمان دامەزراوە لە هەرێمی کوردستانە تا ئەم دوایی ئەخیر کە توێژینەوەی تیاکراوە لە 180 یاساکانی پەرلەمانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ لە 170 پشتگوێ بخرێ و جێبەجێ نەکرێ دوایین یان یاسای سندوقی کوردستانە بۆ داهاتنەوتی گازیەکان کە ئەمە سێ ئیشی سەرەکی هەبوو و ئێمە دامان مەزران و ئەو کاتە سەرۆکاتی هەرێمی شواژی لەسەر کردەمانی 5 2015 کە ئەبوایە بۆ کۆنتڕۆلکردنی داهاتی نەوتوگاز و بۆ وردبینی و دڵنیاکردنەوەی هەموو لایەن داهاتی نەوتوگاز و بۆ ئاراستەکردنی داهاتی نەوتوگاز بە پێی استراتیژیاتی گرنگ کە ئەولویاتی ژیانی خەڵکە سەرف بکرێ و خەرج بکرێ ئەم یاسایش پەکخرا کە ئەبوایە لە 2015 جێبەجێ بکرایە زۆر باشە ئەوە بەداخەوە ئەوە دۆخی ڕاستەقینەی هەرێمی کوردستانە زۆر باشە باس لەوە دەکرێت هەندێک جار کە ئاشکراکردن یاخود دروستکردنی لەم جۆرە کەیسانە بۆ سپیکردنەوەی پارەی ڕەشە تا چەند ئەم پروپاگەندانە بە ناڕاست لە قەڵەم دەدەیت ینی ئەبێ بەڵگەی مشکلە ئەوەیە بەدەستهێنانی بەڵگەی یاسایی بۆ ئەو جۆرە لێدوان و بۆ ئەو جۆرە فشارانە ئاسان نییە لە هەرێمی کوردستانە و زۆر بە قورسی بەڵگەی یاسایی دەست ئەکەوێت بۆ ئەوەی کە
فشارەکان ببنە فشاری کۆنکرێتی و ئەوەی کە دەستمان کەوتووە لە هەر جۆرە بەڵگەیە کە یاسایی بێ ڕاستەوخۆ ئێمە خصومانتە بواری یاساییەوە و لە ڕێی داواکاری گشتیەوە ڕێکاری یاسایی بۆ گیراوە. ئەمە شتێکێکە لەو کەیسانەی کە ئەبێ بسەلمێرێ گەرچی بەواقع ئەزانین وایە بەڵام بە پروف و بە پشتیوانی و بە بەڵگەی یاسایی بۆ سپیکردنەوەی ئەو پارانە ئەوە بەڕاستی پێویستی بە بەڵگەی یاساییە کە نەهێڵن نەبوار ئەدەن بەوەی کە ئەو جۆرە بەڵگانەمان دەستکرد. بەڵێ بەڕێز شێرکۆ بەڕێز سۆران عومەر دوێنێ ئاشکرای کرد کە پەرلەمان ئاگای لەو گرێبەستانە نییە و لای پەرلەمانتاران ئاشکران نەکراوە. هۆکار چییە کە پەرلەمانتاران ئاگایان لە ئیمزاکردنی جۆرێک لەو گرێبەستانە نییە؟ لەبەر ئەوەی ئەوان باش ئەزانن کە ئێمە بچووکترین کەم و کورتی ببینین لەو گرێبەستانەیە پێ ڕازی ناگین و باش ئەزانن کە ئێمە ئامادە نین وجدان و مەبادی خۆمان بفرۆشینەوە لە بەرامبەر سەفقەیە کە بزانین کە زیان بەسەرەت و سامانی وڵات ئەگەیەنێ. بۆیە ئەوان باش ئەزانن کە مەسەلەی تەقسیماتی نێوان خۆیان و مەسەلەی اتفاقیاتی ژێر بەژێر و نهێنی نێوان خۆیان بێ یا نێوان ئەوان و حکوومەتەکانی دراوسێ بێ یا هەر کۆمپانیایکی ئەتەرناشناڵ بێ بۆ بەرژەوەندی خۆیان واکەن ئەوە ئێمە قبوڵی ناکەین لەبەر ئەوەیە کە ئەو گرێبەستانە ناهێڵن کەس پێی بزانێ و تەنها خۆیان لە ژوورە داخراوەکانە تەفاسیلەکانی یەکلا ئەکەنەوە و ناهێڵن بە هیچ شێوەیەک ئێمەمانان ئاگاداری تەفاسیلی ئەو جۆرە گرێبەستە استراتیجیانە بین. لە کاتی سەرگرتنی جۆرێک لەم گرێبەستانەتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چ قەیرانێکی دیکە دەبنەوە؟ مەسەلەی وەبەرهێنان ضرورە بکرێ بەڵام کام وەبەرهێنان ضرورە وەبەرهێنانێک کە شەفافیەتی تیادا کە سەروەتی نیشتیمانیان هاونیشتیمانیان بپارێزێ و لێپرسینەوەی بەدوابێ و بوار نەکاتەوە بۆ گەندەڵی زیاتر. طبیعەتی ئەم سەروەت و سامان و نەوت و گاز و سامانە سروشتی وایە کە هاوپێچە لەگەڵ گەندەڵیە ئەدێ بپارێزرێ لە گەندەڵی. بۆیە هەر گرێبەستێک هەر وەبەرهێنانێک کە سیستمی پاراستنی لە گەندەڵی نەبوو کە شەفافیەتی نەبوو کە لێپرسینەوە و سەروەری یاسایی بەسەرا جێبەجێ نەکرا ئەوە بێگومان ئەبێتە دەرگایەکی گەورە بۆ گەندەڵی جا گەندەڵی حزبی بێ گەندەڵی شەخصی بێ گەندەڵی دەستە و تاقم بێ تۆڕی مافیایی و هەماهەنگی مافیایی بێ لە ناوەوە لەگەڵ دەرەوەی وڵات بۆ فریودانی سەروەت و سامانی وڵات. ئەمانەی هەموو دەرگاکاتەوە بۆ هەموو ئەمانە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئیدارێکی شڵەژاو بۆ مەلەفی نەوت و گاز وجودی هەیە دەرەنجام وای کردووە کە دەرگایەکی گەورە بۆ گەندەڵی بکرێتەوە کە ئەوە زیانی گەورەی بە ئابووری هەرێمی کوردستان داوە. بەڵێ بەڕێز شێرکۆ جەودەت پەرلەمانتاری یەکگرتووی ئیسلامی سوپاس بۆ شرۆڤەکردن و زانێرەکانت. بەڵێ بەرزانە چینە تەوەرێکی تری ئەم بەیانەیە ئاکتوێل قسەکردنە لەسەر باکووری کوردستان لە بواری چاپەمەنیدا بەدەست پێشخەری ڕۆژنامەگەری ئازاد بە لێدوانەیەک داوای ئازادی بۆ سەرۆکی لیژنەی بەڕێوەبەری ئاژانسی دیخەبەر زەکەریا گوز ئۆپەک و سەرنووسەری ئاژانسەکە محەممەد عەلی ئەرتەش کرد کە 2 ڕۆژ بەر لە ئێستا دەستگیر کرابوون. لە لێدوانەکەدا هاتووە لەگەڵ ئەوەی ماڵ و ناونیشان و ژمارە تەلەفۆنی ئارتەش و گۆز ئەپەک دیارە ئەگەر بیانەوێت دەتوانن بۆ وەرگرتنی ئیفادە بچنە شوێنی پێویست بۆیە دەستگیرکردنیان مایەی قبولکردن نییە. هەروەها دەڵێن تورکیا نزیکەی ساڵێکە لە دۆخێکی نائاساییدا بەڕێوە دەچێت و تا ئێستا زۆر پێکهێنانی نادیموکراتی و بێیاسایی ئەنجام دراون. ئازادی ڕامان بە تەواوی سەرکوت کراوە. دەستگاکانی ڕاگەیاندن و چاپەمەنیەکان ڕوبەڕووی سانسۆر و داخستن و دەستگیرکردن بوونەتەوە. سەرکوتی ئازادی چاپەمەنی گەیشتۆتە ئاستێکی باڵە. تورکیا لە ناو 194 وڵاتی جیهاندا لە ئازادی ڕاگەیاندندا لە ڕێزی 163هەمیندایە. پێویستە سەرکوتی ڕۆژنامەوانی کۆتایی بێت و ڕۆژنامەوانان زیندانی کراوەکان ئازاد بکرێن.
لە کۆتایی بەیاننامەکەدا هاتووە ئێمە وەک دەستپێشخەری ڕۆژنامەگەری ئازاد ئەو پێکهێنانە ناحقوقیە قبول ناکەین و بەتوندی شەرمەزاری دەکەین. بەڵێ بەڕێزان لەگەڵ بەڕێز محەممەد چەکماک سەرنووسەری چاپەمەنی ئارام لە ئامەدەوە گفتوگۆ دەکەین. سڵاوت لێبێتوەم کاتت باش. دەپرسم لە ئێستادا بۆچی چاپەمەنی تورکیا چۆتە دۆخێکی مەترسیدارەوە؟ بەێ ڕۆژ باش ڕاستیژی وەکی کو هونژی باشتە شۆپینن تایبەت لە باکوڕی کوردستانê و تایبەت لە ترکیە بگشتی دەمێنداویە de pêkutiyên pir mezin li ser çapemeniye giştî heye taybet jî yani îro navê azadiyê ji bo çapemeniye ti carî em nikarin bikarbînin gelek pêkutî her diçe zêdetir dibe û gumana me şika me ew e ku ev yek êdî mayînde be lewre jî gelek rojnameger û gelek nivîskar her wiha kesên ku fikra wan azadî be li hember vê yekê radiwestin li gel her tiştî li gel hemû zext û zoran li gel hemû zehmetiyan li hember vê jî radiwestin her çi qas malper bêne girtin her çi qas televîzyon radyo her çi qas kovar û rojname werin girtin jî û dîsa çi qas rojnamevan werin girtin jî li hember vê yekê em dikarin bêjin seknek jî heye ev sekin helwesteke ev sekin îradeyeke vîneke rastî jî wekî ku dizanin herî dawî di hevalên me rojnameger hatin girtin hîn jî niha di bin çavan de ye yani gava îro em li vê derê diaxivin jî dibe ku vê gavê li bakurê Kurdistanê hin de rojnamevanên din jî hatibin girtin an de hin de malper hatibin girtin yani ev rewş her diçe alostir dibe û yani li gel vê seknek heye rastî yani seknek îradî ye seknek vînî ye her kesê ku rojnamegere an ez bêjim xwedî helwesteke li hember vê dixwaze bisekine lê rastî jî yani êdî li Tirkiye bigiştî em nikarin behsa çapemeniye bikin tenê her tişt yek alî ye ev yek jî her diçe rewşê alostir dike û zehmettir dike. زۆر باشە. سەدەم چنە لەم دواییانەدا هێرشەکان بۆ سەر چاپەمەنی و ڕۆژنامەوانان و چالاکانی ئەو بوارە زیادی کردووە. دikarin dubare dikim pirsaxwe سەدەم چیە هۆکار چنە لەم دواییانەدا هێرشەکان بۆ سەر چالاکوانان و چاپەمەنیەکان لە باکووری کوردستان زیادی کردووە. Ya sedema herî mezin aslê xwe pir eşkere ye yani li Tirkiye taybet yani vê gavê desthilatdariyek heye û ev desthilatdarî dibêje kesên ku wek min nefikire kesê ku li dij min e ez li hember wanim taybet jî vê gavê Kurdan saziyên Kurdan ji xwe kiriye hedef ji ber ku çapemeniya azad taybet çapemeniya Kurd van rastiyên ku li Tirkiye diqewmin ne tenê ji Kurdan re ne tenê ji civaka Tirkiye re her wiha ji cîhanê tev radigihîne hemû cîhan yani çi dibe Ewropa çi Amerîka çi derekê din tev li rewşa Tirkiye a rastîn dikare bi çapemeniya azad hîn bibin û vê yekê jî desthilatdariya Tirkiye pir baş dizane lewre gelek bûyerên ku li Tirkiyê taybet li bakurê Kurdistanê qewimî çapemeniya azad vê yekê rehetî yani karî bû derxîne pêş ji ber wê jî yani cîhan tev pê hesiyabê rewşa Tirkî çi ye rûyê wanê qirêj çi ye desthilatdarî bi kîjan zext û zorê desthilatdariya xwe dimeşîne ev ê eşkere kir ji ber wê jî yani wan ew gihîştin vê qenatê ku ew çapemeniya azad
جهولي راكن او كسن يعني از بيجم اساخدي هلوس بن كسم كو كاربن راستيجي كاري چاپمنيه بكن جهولي راكن اوانا بدن گرتن اوه باشتر دستلاتاريا خوب ماشينن و تكس بقريجي وان بحساب وان دكو دولاب وان نحسن جبر وی کیجی ایری شهری مزن تکرن زۆر باشە هۆکار چییە یاخود بۆچی لە ئاستی جیهاندا ڕێخستنی ڕۆژنامەوانانی بێسنوور بە تەواوی یاخود بە شەفافی هێرش ناکەنە سەر حکوومەتی ئاکەپا بۆ ئیدانەکردنی ئەو جۆرە هەڵسوکەوتە لەسەر چاپەمەنیەکانی تورکیا بله راستی یعنی ئەم بخواژی دناوە فکارێکی دەنە لەگەل کو وان پێکوتیان ji bo wan jî têne parvekirin her wiha yani tenê wek şexsan digirin dest ez bêjim yani kesek du kesên navdar an jî li gorî fikrê wan yani ew baştir dibînin tenê ez bêjim parastina şexsan dikin kesan dikin lê li vê derê yani bi sedan belkî rojnamevan vê gavê hatine girtin an jî vê gavê dibin çavan dene û bi dehan malper televizyon radyo rojname kovar hatin girtin lê li hember vê yani rojnamegerên bêsînor ticarî bertekeke tund heta niha nîşan nedaye yani em vê yekê ji wisa dinirxînin a rastî yani mesele dibe mesela Kurdan mixabin gelek kes gelek dever gelek derdor gelek sazî guhê xwe ji rastiyê re digirin xwe ew nakin yani piştgiriya vê yekê nakin wekî ku tiştek wisa neqewmiye dikin ev yek jî rastî yani mesela ez bêjim wek mînak yani îro helwesta Eutelsatê çi be yani li hember vê çiqas bertek hatibe nîşandan her wiha yani ji bo bûyerên ku li vê derê qewimînin jî a qisa bertek hatin nîşandan belkî jê kêmtir jî yani ev yek jî nîşan dide ku gelek sazî û dezge mixabin di vî warî de rol û misyona xwe ya rastîn bicînayne چەندە خراپی بارودۆخی چاپەمەنی و یاخۆ چەندە دەستگیرکردنی ڕۆژنامەوانان تەئسیری دەبێت لەسەر کارکردنی چاپەمەنیەکانی دیکە لە باکووری کوردستان yani vê gavê yani em dizanin taybet li Bakurê Kurdistanê 5 televizyon hatin girtin û bi dehan jî radyo hatin girtin û dîsa di heman demê de yani ez bêjim malper hatin girtin û dîsa du rojname hatin girtin vê gavê jî herî dawiyê du hevalên me vê gavê dibin çavan de ne rojnamegerin wana ku vana berê xebatkarê dîhayê bûn avakarê wê bûn hê jî wek çalakger van xebatên xwe didomandin lê mixabin vê gavê dibin çavan de ne û sedemê bingirtina çavan jî sedemên ji rêzî ne yani ew sedemên ku ez bêjim rastî jî karê rojnamevaniyê kirine û ev ji wan bûye sucek tiştek wisa jî tune ye mixabin lê vê gavê yani ez dikarim vê jî bêjim li Bakurê Kurdistanê li gel her tiştî dîsa jî karê çapemeniyê tê domandin yani pêkutî pir zêde ye êrîş pir zêde ye her roj binçavkirin heye her roj girtin heye lê dîsê jî karê çapemeniyê her çawa be jî didome yani alternatif rewşên alternatif derdikevin pêş yani hin de jê malperên internetê ne û hin jê jî wek dîsa rojname jî hene û her wiha dîsa televizyon û radyo jî hene بەڵێ بەڕێز محەممەد چەکماک سەرنووسەری چاپەمەنی ئارام لە ئامەدەوە سوپاس بۆ بەشداریکردن و زانێرەکانت. وەڵە بەڕێزان دەچینەوە باشووری کوردستان و لە چوارچێوەی ئەو کارانەی ژنان دەیکەن لە ماڵەوەدا ژنانی پارێزگای هەڵەبجە بوێرانە توانیویانە پەرە بەکارەکانیان بدەن و بشنە دەرەوەی ماڵەکانیان و لە بازاڕەکاندا کاری جوان و دەستڕەنگینی خۆیان نیشان بدەن کە هەم وەک بژێوی بۆ ژیانی خۆیان و هەم بۆ کرانەوەی زیاتری ژنانە تا ڕوو لە بازاڕەکان بکەن و شان بەشانی پیاوان کار بکەن و دەیسەلمێنن ژنان و پیاوان هیچ جیاوازێکیان نییە پێکەوە بەشێک لە قسەکانی ژنانی هەڵەبجە گوێبیستە بێت. لە ماڵەوە ئیشمانە کرد بەسی تر دوای حەزم کرد پەرە بە ئیشەکەم بەم و هاتمە بازار بۆ ئیشکردن وڵا کە هاتنە دەرەوەم یەکەم جار وەکو خولیایە بۆ حەزم کرد پەرە بە ئیشەکەم بەم زیاتر
چکم ئەوەی کە لێرایستە ئەو ئیشی لێرەکەم لە ماڵەوە نییە ینی بڵێن وەکو ێستا نییە ئیتر بۆ ئەوەی کە پەرە بە ئیشەکەم بەم و زیاتر بۆیە حەزم کە بێمە دەرەوە وەڵا وەکو جیاوازی نەخێر نییە هیچ جیاوازێکمان نییە لەگەڵ دراوسەکانمانە ئێمە شەرۆکو ئەوان ئیشەکەین هەرۆکو ئەوان مشتری خۆمانمان هەیە و لە دەرەوە کارکەم بە تایبەتی دوکانێکی ئاوا ئافرەتی پێویستە من حساب بۆ نمونە ساحب دوکانەکەم پیاوە ڕۆژێک ئەگە دوو ڕۆژ دوکانەکەم داخم ناتوانێت بێت دوکانی کات و لەبەرەوە ئافرەت زیاتر ڕوویتیەکە ئافرەتی شەرم زیاتر لە پیاوەکە چەندەها کە زیاتر دەستخۆشی لێ کردم لەبەرەوەی ئەم جۆرەشتانە فرۆشتم کار ئاسانی بۆ کردوون لای پیاوەکان زیاتر شەرمەکەن ڕان نایبی کرد وایەوە نەماوە کە تەنها پیاوان لە دەرەوە کارکەن پێویستە ئافرەتان شان بەشانی پیا و ئیشکەن وەڵام من گرفتم نەوە تا ڕادەیەکی باشە بڵێن کە ئافرەت هەوڵەیە هاو پشتی بڵێن پیاوان ئیشکا ئێستا ئێمەش لێرەوە شانازی پێوەکەین کە وەکو ئافرەتێک لە دەرەوە ئیشی دەرەوە ئەەکەین نەک لە بڵێن هی ماڵۆ لە دەرەوەی ماڵۆش هەنە ئیشەیە ئەتوانین بیکەین. بەڵێ خۆشەویستانی فری دوم تیڤ ئەکتوێلیان بەیانیەمان پێشکەش کردن تا بابەتە گەرم و گرنگەکانی ڕۆژ و شۆڤەکردنیان لە ئەکتوێلێکی تردا هەر شاد بن و ماڵتان ئاوە.